سڵاتان لێبێ هاوڕانی خۆشەویستی وادارم باش بن. تۆزێ لە کار ئیشی ئەو کەساناتی بکە خەریکی چاپڕەشنەوانم پیشان بەخوای گەورە ئینشەڵڵا بڵۆگیم جارمان بڵۆگی تایبەتێ بێ خزمەت دەبێ بە ژینگە پارێزەکان لەگەڵ کاک محەممەدی خۆشەویست ئەوە لەگەڵمان بنەوە تا کۆتایی بڵۆک و زان بە تەمایکی نێمە بینن هاوڕێیان چۆن خەریکی خزمەت ئەم شارانە پاکەکەنەوە بەڵام شەوانە یا بە ڕۆژە هەموویان بۆ پیسەکەنەوەی مەش کاک محەممەدی خۆشەویستە. برا السلام عليكم. السلام عليكم. ماشي برا حزل شاي يا كابوتشينو. حزل شاي يا كابوتشينو. كابوتشينو. وش بيومه؟ أول شيء بيوم. يلا. تصويرك كذا؟ تصوير. تحكي بابا؟ أدي كشكة درجة كشكة درجة. أيدي. طابية هذا بالعافية. ليش الساق ذاك؟ السلام عليكم. سلام. براسي خدمة كريم بمجي قارة كان نعمتها يعني تشجي تايباتي خوي يوادار ماما عشان نصاقم يوادار ما بكري بكلتور كاك محمد يشكي جوانا بجدي خدمة كريم ممتينة يعني ممتينة كي دعما شيء فخيرة يعني أما كم كسي مشانك إلا وأنا كدر صغير وكو جنات مشانك كان نش الصاغ براكم. شا خويا كابوتشينو. كابوتشينو. أبيض وانت. كان تفضل. شا خويا كابوتشينو. نعم بقولي عليكم السلام برجال. أشباب رجال. كابوتشينو. يا أخوان إيش صار؟ والله منو هارب كان محمد ما كبير وكي إيش معناه يتم خدمته بيوكي. نشيو صار برجال. وعالمه تسافر نبوا خدمته بيوكي يعني أعرف شيء قد بحكي سيبوا بجيله. تبي بيتاتو كتو خريج يمشي. هذه إفطار. مضبوط. بس المسجد. باش. كاكا خلق شو كيا ساقني أمان الركات وخلقش جوانات بجدي الدنيا أما يا سابع الركيكات وكاتك خلق جوانا غريلا وأنا بيسي بياساها يعني تو زنبي تو چه بون من لا شيء مجي باكيت وأنا به ونيا
ئەگەر یاسا ئەگەر بێ بۆ سویسرا بۆ نمونە ئەگەر کەسی ئێرە پاک پیس کات مامای هەفتەی بە پاکی کاتەوە نەکو ئێرە نییە بەجددی خزمەتکردن بەم ژینگە پارێزان یعنی ئیشێکی وەرە قورسیش نییە هیوادار ئەمە بکرێ بە کەلتۆر چونکە ئەمە بەڕاستی ئەم ژینگە پارێزانە ئەرچێکی قورسیان لە ئەستوەیە یعنی شتەکەشەوەیش ئەوەنە ئیشێکی قورس نییە گەهرێک لە ئاستی خۆیەوە ناسێکە خزمەتی بەم کە ژینگە پارێزانە بکە ئەمە هەم دڵیان پێخۆشان نییە تۆ معنیواتی بە کەسەش بەرزەکەیتەوانێ بڕۆین کاک محەممەد کاکە لەشتان ساق بێت و مەمنونی بەڵێ هاوڕانی خۆشەویست خۆش ژینگە پارێزی ترە شەوا لە خزمەت ئەوان ئاوین و تاوەردەداشینەوە بەرەو شەقامی ساڵم برا لەشە ساق بە سەلام عەلەیک باشی برا کورد زانی عەرەبی ێ باشە یاخۆ بێبی حەزت لە چییە خزمەتێکە بکەین کابوچینۆ چا چاوێ چاچایەک من بەیتە کاک لە خزمەتام چاخۆش میسبانی نان نەخوات حەزەکەی زۆر شیرین بێ حاليا خۆشەویستی تر ژینگە پارێزێکی ترمان لەبەردەمایە خەریجی جاکە پاکردنەوەی شەقامەکەیە سەرابڕین بۆ لە هەش کاک محەممەدە لەگەڵما السلام عليكم باشا برا عافيته بكاكا جان بالعافية وزير النيرو وذكر راحتك زان من بيسري برا ليش صاغبة هذا سفر هذا يعني أشي تهر شون أقواني كابرا ضلي بيه خوشة دوباتي أقواني بكل تذكرني أم إيشانا كارشي باش ومروف دوثاني يعني توبير كرواني خلق هي شوقارك ليرا ما بو بەجۆدانەوەی کە لێرە ژینگە پارێزانە ئەمە پاکاتەوانێ ئێرە پیسەکاتەوانێ تۆ بە دەلیلەکی خێر تۆ کارە جوانەکە بکات تۆ کارە ڕاستەکە بکات یعنی ئەوە تاسرە ڕایەوەی کە ئێرەش پیسەکاتەوانێ ئامادە نییە ڕۆژێک بێت کارێکی وا بکات لەبەر خاتری ئەم هاوڵاتیان ئەم مرۆڤانەی کە لێرەیان لێرە پاکەنەوە ئەوەستا چینە لە یەشێکی تر لە خوارەوە ئێرە شەقامی ساڵم هاوڕێنی خۆشەویست
دەبینن ئێستا بە خزمەتی ئەو هاوڵاتیە ئەو ژینگە پارێزراگەین ئینشاءڵڵا کە چوونە لای ئینشاءڵڵا خزمەتێکین هۆش کاک محەممەدی بەڕێزە لەگەڵمە هاوکارمەکان بڕۆ کابوچینۆت دەست خۆش ناخۆ بخوا بۆ چا کابوچینۆ هیچ ناخۆ دەست خۆش لێ عافەتێ السلام عليكم كردي زاني عليكم اي باش حزل كابوتشينو يا تشا كابوتشينو خو يا تشا والله تشا ما مريك حق محمد جان يا خدمتها هذا شكرا بيسا خلقه هر زنه شقاوه پیس کاتوانه عافيتي بلا ساقم عافيتي يا اخي عافيتي دەست خۆش مامەژە خدمتها عافيتي السلام عليكم دەست خۆش يا خبي مرة بتشي نيرة نيرة باشا ليه تابي چا خواه کابوچینو چا خواه چا یا کابوچینو خواه کابوچینو بەڵە خۆشەویستان لە کۆتاییدا هاتینە بڵۆکی ئەم جارەشمان کە خزمەتکردن بوو بە ژینگە پارێزەکان لەڕاستیدا کەممان هاتە بەردەمە بینە ئێمە شمان لەبەردە ساوەکو پێویست بەڵام گرنگە پەیامەکەەوە خۆی سێکەیت بە کەلتورکردنی ئەم ئیشانە ئەم کارانە ئەرکێکە لە ئەسۆی هەبوومانە کاتێک کە تۆ ژینگە پارێزێکە لەسەر ئەم شەقامە خەریکی کارکردنە تۆ ئەتوانی بە پاگڕاگرتنی ژینگەکە خزمەتێکی ئەتوانی بە لە ڕووی خزمەتێکەوە کە هەرچێک بێ ساڵی جارە بێ مانگی جارە بێ خزمەتێکی گوڵەشی پێشکەشکەی چاژی بێتێ ئاکی بێتێ ئەمە هاوڕێتی ئەمە برایەتی ئەمە دۆستاتی کە تۆ لەگەڵاتی بۆیە هیوادارم دووبارەیەکەمانێ ئەمە ببێ بە کللتورێکی جوان لە ناوماندا هەرێک و لە ئاسی خۆیوانێ خەرەکی ئەم کارانە بێت ژینگە پارێزەکە بە چاوێکی گەورە سەریکەین خۆیان گەورن کارێکی گەوران لەسەر موچێکی کەمیان هەیە بەڵام ئێمە بێ هەوڵ بێنەوە و کیشانان ڕێکەنەوە من لێرە سوپاسی کاک محەممەد دەکەم هیوادارم نمونەی زۆر بێ خوای گەورە بۆمانی بیاڵێ کە ئەمڕۆ هاوکارمان بوو کاک محەممەد یان پەیامەت هەیە یان کۆتایی پێ بێنم
ان شاء الله كاك محمد ما دون نبي كاك محمد خوشویست با خوی گشتووە لێرەوە بەخوای گەورەتان نەسپێرم خوای گەورە یار و یاوەری هەموولاتان بێ لەگەڵ ما بێنەوە تا بڵۆکی نوێ نزیک ببینەوە لە